لەبەردەم پەیمانگای پزیشکی دادی سلێمانی دروست کاتژمێرێک بەر لە ئێستا تەرمی هاوڵاتیەک هێنراوەتە ئێرە. ڕووداوەکە بە دیاریکراوی بەو جۆرە بووە لە گەڕەکی حەیبەکر کە دەکەوێتە نزیکی دووڕیانەکەی سەرچنار. دراوسەکانی هەستیان بە بۆنێکی ناخۆش کردووە کاتێک دەپرسن و بۆیان دەرەکەوێت یەکێک لە دراوسەکانیان لە ناو ماڵەکەدا بۆنی کردووە. دەست بەجێ هێزە ئەمنیەکان ئاگادار دەکەنەوە. هێزە ئەمنیەکان کاتێک دەچن بۆ ماڵەکە و تەرمەکە ببینن ئەیهێنە پزیشکی دادی سلێمانی. هاوڵاتیەکە پیشەی کلێنس فرۆشتن بووە. دیارە چەند ساڵێکە لە سلێمانی بەمبەستی کەسابەت هاتوۆتە ڕووکردوتە شاری سلێمانی. تەمەنی 6 ساڵە ڕەگەزی نێرە. ماوەیەکە نەخۆش بوو لە ماڵ دەرنەچووە. ماوەی هەفتەیەکە بەپێی وتەی پزیشکی دادی سلێمانی ماوەی هەفتەیەکە گیانی لەدەستداوە تەرمەکەی بۆنی کردووە و تا ئێستا کە سوکارەکەشی نەهاتوونەتە پزیشکی دادی سلێمانی و تەرمەکەیان ڕادز نەکراوە و لە ئێستادا توێکاری بۆ تەرمەکەیەکرێت و چاوەڕێیەکردن کە سوکاری گەنە ئێرە و تەرمەکەیان ڕاداز بکرێتەوە.